هەرێم ڕێبوار شارەزای بازاڕەدارایەکان میوانمان دەبێت. کاک هەرێم سڵاو لێبێ ببوورە پێم وابێت تۆزێک کاتمان گرتی هێشتمانیتەوە چکاندێک بابەتە بوو ویستم دواتر بە کاوەخۆیی قسە لەسەرم پرسە بکەین. ساڵی 2025 بەگشتی بۆ بازاڕەدارایەکان چۆن بوو ئەگەر هەڵسەنگاندنێکی بۆ بکەیت؟ سەرەتا ئێوارەی بەڕێز و بینەران باش ئاساییە چێژم لە راپۆرتەکەتانەوە دەستان خۆش بێ. زۆر سپاس. لە ڕاستیە مەسلەی لە 2025 گۆڕانکاریەکان زۆر خێرا بوون و گۆڕانکاری زۆر گەورەمان بینی پێویست بە بازاڕەداراییەکانەوە لەسەر مستەوایەکی سیاسی لەسەر مستەوایەکی ئابووری ئەمە بازار بە قۆناغی ئالنگاریە تێپەڕی هەروەکو لە راپۆرتەکەشەوە باس کرد لە خلالی ئەم ساڵە ئیندێکسی دۆلاری ئەمریکی بە شێوەیەکی بەرچاو دابەزیەوە و نرخی زێڕ و زی و کانزاکان بە شێوەیەکی گشتی وەکو پەناگەیەکی ئارام کەەوە بەرهێنەر کە دەوڵەتەکان بانکە ناوەندەکان پەنیان بدۆتە بەر کڕینی نرخەکانیان بەرز بۆتەوە بە شێوەیەکی خودکاریش ئێمە هەر کاتێکە نرخی کانزایەک بەرزەبێتەوە لەسەر ئەساسی دۆلار نرخی کانزایەک بەرزەبێتەوە چونکە بانکە ناوەندەکان بە شێوەیەکی گشتی دێن بەڵانسەکەن لە نێوانە عمل لە بیانیانەی کە هێن هەست بکەن کە بابەتێک ڕوو لە لاوازە یاخود سیاسەتەکەی خۆیان بۆ ئاراستەیە کە دراوێکە کانزایەک لە بازارە لاوازکن پەنابەنە بەر کڕینی بەشێکی دیکەی بازار یاخود ئینسترومنتێکی دیکەی بازار کە ئەمە لە خلالی 2025 ئەمە بینیمان کە زی و لیدەری بازار بوو توانی نزیکی 170 بەرز بێتەوە هیچ شتێک لە بازاڕەداراییەکانە بەقەت زی و توانای بەرزبوونەوەی نەبوو پاشان زێڕ و ئەوانە بینین بیتکۆین بە شێوەیەکی نێگەتیڤ لە خلالی 2025 لە خوار سعری کرانەوەی ساڵێکەوە دایخستووە و ئەمەش حاڵەتێک هەرچەندە بەرزبوونی تۆمارکە بە شێوەیەکی گشتیە توانێت بڵێن ئەم ساڵی کانزاکان بوو بە شکڵێکی عام لە بازاڕەکانە و ساڵێکی خراپیش نەبوو بە ستۆک مارکەتی ئەمریکی بەڵام ئەمە خۆی هەمووی سەرچاواگرێ لەوەی کە بەرهێنەر یاخود بازرگان دۆخەکە چۆن نەخوێنێتەوە لەلایەک ئێمە دۆخێکمان هەبوو کە لەسەر مستەوەی سیاسەتی نێودەوڵەتی بە تایبەتی لە شەرقی ئەوسەد بوو لە ئۆکرانیا مابینی ئۆکرانیا و رووسیاوانە چین تا ڕادێکی زۆر بەرەی برێکس کە باست کرد کۆمەڵک ئەحداث و یعنی کۆمەڵک ڕووداومان هەبوو لە چوارچێوەی دنیاە ئەمانە بۆ خۆی تەئسیریان کرد لەسەر مەسەلەی بۆ نمونە بە تایبەتی پێنوێنی دۆلار و کڕینی زێڕ چونکە ئەو دەوڵەتانی کە تاوەکو ئێستا زێڕێکی زۆر ئەکڕن دەوڵەتە ئاسیاییەکان چین و یابان و بانکە ناوەندیەکانی تریش بەڵام لە پێش هەمویانەوە چین و یابان بۆ نمونە لە بۆرسەکانی ئاسیا زێڕێکی زۆرەکە لەم زێرکڕینش زیاتر لەسەر حسابی دۆلاری ئەمریکیە و لە بیرمان نەچێت چین لە خلالی 2025 حرەکەیەکی کردووە کە بە خلالی 30 ساڵی خۆی نەکردو ئەویش فرۆشتنی بە قەبارەی 660 میلیارد دلار بۆندەکانی ئەمریکایە ئەمەش یعنی حرەکەیەکی شتێکی نوێ بینین لە ماوەکانی زۆر باشە کە تۆ بۆندەکانی ئەمریکا فرۆشی مەمانای پەنابێتە بەر ینی دۆلار کەمەکەیتەوە لە چوارچێوەی بانکە ناوەندەکە بالمقابلی چی کردووە زێڕی کڕیوە ئەم ئاماژانە تا ڕادەیەکی زۆر ئاماژەی ئەکرێ بڵێن دوورمەودایە و حرەکەی نوێن جوڵەی نوێن لە بازارە وەکرێ مەساری بازارە داراییەکان لەوانەیە بۆ چەندین ساڵ بگۆڕێتەم بابەتان. کاکەرێم لە 2025دا کێ براوەی بازاڕەداراییەکان بوو ئەگەر بەم جۆرە پرسیارەکە سادە بکەینەوە؟ براوەی بازاڕداراییەکان بە دەرەجەیەکە گەر ئێمە لەسەر مستەوای خودی ئەداتەکان ئینسترومنتەکانی ناو بازار قسە بکەین بەبێ هیچ گومانە دوودڵیەک زی و براوەی یەکەم بوو لە بازاڕەکانە چونکە بەگوێ ئەو ئەدات و پێرفۆرمانسی کە هەیبوو بۆ باسم کرد 1970 لە بازاڕەکانە بەرز بووە باشترین ئەدای هەبوو لە خلالی 2025 و پاشان زێر لە مەرتەبەی دووەم یەکێک بووەوانەی کە ئەدایەکی زۆر باشی بوو ئەوانەی کە لە بازاریش خراپ بوون بەڕاستی نرخی نەوت لە بازارە بە بەردەوامی لە خلالی 2025 لە دابەزین بوو زۆر ئەدایەکی خراپی هەبوو ئیندێکسی دۆلاری ئەمریکی بە هەمان شێوە بازاری بیتکۆین و کریپتۆکەرەنسی بە هەمان شێوە پاشان ستۆک مارکەتی ئەمریکی دەکە بە معدلی نازداک و داو جۆنس و SP 500 بە تقریبی هەمویان نزیکی 120 بەرز بوونەتەوە بەڵام بەراورد بە بەرزبوونەوەی زێڕ و زی و لە ڕاستیە زۆر کەمترە بەڵام ئەوەی کە من پێم وایە لە خلالی ساڵی داهاتووشە ئێمە پێشبینیەکەین بۆی کە بازاڕەکان چ شتێک لە بازارە ئەگەر احتیمالەتی ئەوەی هەیە کە تا ڕادێکی زۆر ئەدای دواتر باسێکی 2026ەکەین کە ئێستا دوو ڕۆژمان لێ تێپەڕاندووە باسێکی 2026ەکەین ئاڵنگاریەکانی بەردەم بازاڕەکان چین
بەس ڕەشببینیەک لەبارەی زیوەوە هەر هەبوو کەواتاوانی کە گرێوی خۆیان لەسەر زیو دانابوو براوە بوون. خۆی لە ڕاستیە بازاڕی کانزاکان بە تایبەتی زێڕ و زیو فترە ینی بۆ نمونە فترەیەکی بنیادنانی مامەڵەی کڕینێتەیە کە لەوانەیە چەند ساڵی پێچوو بێ بۆ نمونە لە زیوە لەوانەیە نزیکی 13-14 ساڵی پێچوو بێت تاوەکو ئەم بەرزبوونەوەی ئێستەی تۆمار کرد و شتێکی تا ڕادەیەکی زۆری شێمەوەکو کۆتا پێشببینی تەسەوری $71-72 مانەکرد لە بازاڕە داراییەکانە. بەڵام ئەوەی کە لەم خلالی ئەم هەفتەی کۆتاییە بووە هۆی ئەوەی کە نرخی زیو بگەێنێتن $84 بۆ ئۆنسەیەک و دواتر بە خێراییاتە خوارەوە. دوو بابەتی سەرەکی بوو. بابەتێکیان پەیوەندی بۆ هەبوو کە چین ڕایگەیاند کە لە سەرەتای ساڵی نوێ ئیتر هەناردەی زیو ڕاگرێ بە بازاڕە جیهانیەکان کە ئەمیش پێکەنەرێکی سەرەکی نزیکی 180 بازاڕی زیوی جیهان پێکەێنێ ئەمەش واکە بنەتیجە ینی کورتێنانێک دروست بێ لە مەسلەی زیو لە بازاڕەکانە و سەر ڕای ئەو هەموو تەڵەبە زیادەش کە لە 2025 هەبوو ئەمە وای کرد بۆ نرخی زیو بە شێوەیەکی خێرا بەرز بێت و بابەتێکی دیکەش ئەوە بوو کە لە ڕاستیە لەم قۆناغی لەم دوو هەفتەیە کە تاوەکو سەری ساڵ بەشێکی زۆری دامەزراوەکان و بانکەکان بە شواتی ئەپەڕێن و ترێدەرەکان زۆر ئەکتیو نەبوون لە بازار بە سیولەیەکی کەمتر ئەکرێ بازار نەختینەیەکی کەمتر پێویست بۆی کە بازار حرەکە پێ بکەیت ئەمە شتێک بوو لەو سەبەبانە بەڵام پێویستەوە بەرهێنەر و بازرگان لەوە ئاگادار بێکە لە حاڵەتی ئێستەیە بە تەواوەتی پشت نەبەستندە و بڕیاری کە چین داوێتی لە لەم ساڵیان 2026 بە تەواوی هەناردەی زیو ڕاگرێت لەبەر دوو هۆکار هۆکارێکیان ئەوەیە کە لە حاڵەتی ئێستەیە ئەم هەواڵە تەئسیری لە بازاڕەکان کردووە و بەرهێنەر و بازرگان ئەم خەبەرەی پێگەیشتووە و ئەم خەبەرە جێ پێی خۆی قایم کردووە لە بازاڕە ینی ئەم سعرانی کە لە حاڵەتی ئێستەیە ئەیبینین ئێمە بەشێکی یەگەڕێتەوە بۆ دەرەنجامی ئەو خەبەرانە لە ڕاستیە حاڵەتی دووەمیش ئەوەیە کە ئەگەر چین پەشیمان بێتەوە لەم بڕیاری کە داوێتی ئەوە واکات کە نرخی زیو بە احتیمال وەگەرێکی زۆر لە خلالی 24 ساعتێکە لەوانێت $12 کەش دابەزێ $15 کەش دابەزێ لە بۆستەکانە لەبەرەوە پێویستە بە وریایی و مامەڕە لەگەڵم بابەتە شکری ینی بەو شێوەیە لێک نەدرێتەوە قەچین قەراری داوە پێویستە بەردەوام نرخی زیو بەرز بێتەوە لە بازاڕەکان. بابە پرسیارێک بینە بابەتی ئەوەی بۆ 2026 چی چاوەڕێی بازاڕە داراییەکانەکە پرسیارەکەشەوەیە باس لەوە کرد کە جێپێی خۆیان قایم کردووە ئایا زێڕ و زیو گەیشتونەتە بناغەیە کە ئیتر نەبینین دابەزینی گەورە تۆمارکەن بە تایبەت لە 2026دا؟ کاک پشتیوان وەڵاهی من تا ڕادەیەک بە پێچوانەوە بیرەکەمەوە لە بابەتەکە و پێم وایە احتیمال و ئەگەری ئەوەیە کە لە 2026 تا ڕادەیەک ئێمە ببینین کە نرخەکان دابەزێن چونکە بە گوێرەی مێژووی بازاڕی کانزاکان هەر ینی ئەمەی کە ئەم ساڵ بینیمان لە چوارچێوەی بازاڕە داراییەکانە لە ڕاستی حاڵەتێکی زۆر دەگمەن بوو زۆر نادر بوو لە پێشتریشە نەمان بینیوە کە بەم شێوەیە بەرز بوونەوە تۆمار بکەن هەم زی و هەم زێڕیش. من پێم وانی ینی شتێک بوو هەستەکەم کە بابەتێک بوو نەک هەستەکەم بە جۆرەی لێکدانەوە بە جۆرەی خوێندنەوە بە جۆرەی شیکردنەوەی دۆخەکە دۆخێکی بازاڕە داراییەکان بوو حاڵەتێکی تایبەت بوو حاڵەتێکی دەگمەن بوو کە لە 2025 ڕوویدا و من پێم وایە هەتاوەکو 15 ساڵی تر لەوانەیە ئەگەر احتیمالەتی دووبارەبوونەوەی نەبێ مەبەستم چێک ئەگەر احتیمال دووبارەبوونەوەی نەبێ مەبەستم لەوەیە کە بەم خێراییە ئەم جوڵە خێرایە لە بازاڕە داراییەکانە جاریش کە دووبارە نەبێتەوە ینی ئێمە تەسەوڕ نەکەین کە لە 2025 بۆ زێر لە $2000 گەیشتە $4500 لە 2026 ئاگاتە $6500 ینی بەڕاستی من پێم وایە کە ئەمە شتێکی ناواقعیە و کۆتا پێشبینی منیش بۆ 2026 بۆ بازاڕی کانزاکان بە تایبەتی زێر ئەوەیە کە بە ئەگەر احتیمالێتێک لە بازاڕە داراییەکانە نرخ $5200 ببینێ بەڵام دوای ئەوە لە ڕاستیە پێشبینی خۆڕاستکردنەوەیکی گەوری لێکم نزیک 140 و تەسەوری لێکم لێەوە کە $2000 لە بۆرسەکانان نرخەکەی دابەزێ و نزیک بێتەوە لە منطقەی $3500 $3000 هیچ بە دووری نابینم لە بازاڕەکانە چونکە ئەمە مێژووی زێڕش بە هەمان شێوە بە نمونە لە ساڵی 2008 کە ئەزمەی دارایی حەزەکەمان نمونەیە باسم کە ئەزمەی دارایی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دروست بوو و هاوزین مارکت ینی بازاڕی خانوبەرە بە تەواوەتی داڕما و ئیندێکسی دۆلار تووشی
داڕمان بوو ستۆک مارکت تووشی داڕمانێکی گەورە بوو وا ئەبینرەکە کۆتایی سەرمایه‌داریەوە ئەبینرەکە کۆتایی دنیاە نرخی زێر لە 800 دلار 150 دلار گەیشتە 1922 دلار بۆ وەختە ڕقمێکی قیاسی زۆر زۆر و پرسنتەجێکی زۆر زۆر باش بوو بەڵام دواتر کە دۆخەکە یاواش ێور بووە نرخی زێر گەڕایەوە بۆ 1100 دلار ئەم جۆرە لە حرەکانە لەخول لە جوڵانە ئەکرێتەوە وەکووە بەرهێنەر پێشبینی بکەیت چونکە لە بازاڕەدارایەکانیشە هیچ شتێکنی هەتاوەکو سەر بەردەوام بێ لە بەرزبوونەوە لەوانەیە خەڵکەم قسەی پێ ناخۆش بێ بڵێ سعری زێڕم کڕیەوە یان ئێستا زێر بەو شکڵیان 2000 دلار 2000 دلار لە بازاڕە دابەزێم پێتان بڵێم بەعنی لە بازاڕەدارایەکان ئەو شتانە زۆر واردە و شتێکی زۆر ئەگەر و احتیمالەتی ڕوودانی هەیە و ناڵێن ئێستش دابەزێم پێم وایە 5200 دلار ئەبینە بەنسبەت زیوەوە پێم وایە ئەم سایکڵی زیو کە دەستی پێکردووە لە ڕاستیە بە ئەگەر و احتیمالەتێک وایە کات کە لەوانەیە نرخی زیو 97 دلارێک بۆ ئۆنسەیەک لە بۆرسەکانە ببینێ و پاشەوە پێشبینی دابەزینی لێەکەم و تەسەوری شەکەم کە لە حاڵەتی ئێستا دابەزینێکی ڕوو لە دابەزیم کە لە بۆرسەکانە بە تایبەتیش مانگی یەک و بیدایەتی دوو تا ڕادەیەک وە بەرهێنەر بە دوای شوێنی گونجا و شوێنی معقولەکە ڕێبەکردن لەوانەیە دەرفەتی ئەوە هەبێت کە لە 53 دلار و 54 دلار جارێککە ئەوە بەرهێنان لە زیوە بکرێ بەڵام منەوەی کە پێم وایە لە حاڵەتی ئێستا ئێمە چاومان لەسەری بە بۆ 2026 وەکو فرسەتێکی بە بەرهێنان ببیرین نەزێڕە نەزیوە پێم وایە کە براوەی 2026 تا ڕادەیەکی زۆر ئەکرێن نەفت بێ لە بازاڕەداراییەکانە لەبەرەوەی کە دوای دراسەیەکی زۆر ئێمە لەگەڵ جەنابتە چەندین بەرنامەمان کردو بە خلالی 2025 ئێمە بە تەواوەتی کۆک بووین لەسەر ئەوەی کە نرخی نەوت دا ئەبەزێ و چەندین جاریش هۆشاریماندا چکە ترسمان لەوە هەبوو دابەزینەکەی تاوەکو کاکەرم بابەتی نەوت ئەخر ئەوەشمان بیر بێت دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکایە و کابینەکەی زۆری ماوە جارە سەرەتایەتی و ئەو زۆر بەڕاشکاوی ڕایگەیاندووە کە نرخێکی بەرزی نەوتی ناوێت ڕاستە زۆر جار لەوانەیە بابەتەکە بە تەنها پەیوەندی بە خواستی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەبێ بۆ ئەم بابەتە چونکە ئەوەی کە لە چوارچێوەی یەکدوو مەعادلەمانەیە بە شیکاری بکەینێکی کانەوەیە کە لە چوارچێوەی سیاساتی نێودەوڵەتی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شکلێکی گشتی و ئاسیاش بە تایبەتی بە حاڵەتێکی نۆرماڵێک حاڵتێکی سروشتی تێپەڕ نابێ تەسەورەکەین کە لە خلالی 2026 هەندێک گرژی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێک کە سەر هەڵبدن دیسان مەسەلەی ئێران و ئیسرائیل و ئەگەرێکی زۆرەوە احتیمالی ئەگەر و پێکدادانی تر هەیە لە نێوان ئەو دوو دەوڵەتەیە و مەسەلەی چینیش پەلی هاویشتە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوەتی و نمونە لەگەڵ سعودیەکانە سەفقەیەکیان کردووە کە ئێستا بڕێکی هەرچەنە بڕێکی کەمە بەڵام سەرەتایەکی زۆر مەترسیدارە بۆ ئەمریکا ئەویشەوە کە بە بڕێکی کەم بە یوانی چینی نەوت بە چاینا ئەفرۆشێ و بەرەی برێکسیش لە فراوان بوونە و دۆلاری شەکو لە راپۆرتەکە ئاماژەت پێکرد لە ماوەڵە نێودەوڵەتەکانە ڕووی لە دابەزینە بابەتێکی تریشمان هەیە لە ڕووی زانستیەوە گەرێمە تەماشا بکەین ئێمە هەموو شتێک لە بازارێکەوە بەرهێنەر پێوانەیە کامقیاسێکە بە هەڵاوسان پێوانەکرێ بۆ نمونە ئەگەر سیر بکەین لە خلالی 15 ساڵی ڕابردووان نرخی بەرمیلێک 50 دلار بۆ ئەم هەموو گۆڕانکاری لە نرخە ڕوویدا و ئەم هەموو پیشەسازی نرخی بەرز بۆتەوە خۆراک نرخی بەرز بۆتەوە سیرەکەی بەراورد بە هەڵاوسان بەراورد بە دۆخی بازار زۆر نرخەکەی لە خواردترە یعنی ئەو نرخی نەوت نابێت لەو منطقە نابێ ینی لەبەرەوە پێویستە وەکوڵێ لەگەڵ ئاراستەی تەزەخمەکەیە ئەم نرخی بەرز بێتەوە لەبەرە پێم وایە 2026 بە پێچەوانی ساڵی پێشوو کە بە تەواوی ساڵەکە پێشبینیمانەکرد نرخی نەوتدا بەزای من تەسەوڕەکەم کە لە 2026 کە لەو شتانەی کە ئەکرێ خێرێکی باش بکە لە بازاڕە داراییەکانە و تەبعاً بەرزبوونەوەی نرخی نەوتیش بۆ ئێمە بۆ کوردستان بۆ عێراقیش بە شێوەیەکی گشتی شتێکی خراپ نییە ئەمە هەواڵێکی دڵخۆشکەریشە تا ڕادەیەکی زۆر بەوەی کە بە گەشتبینیەوە لەم ساڵە تەماشای نرخی نەفت بکەین. باسێکی ئەو چەند خولەکەی ماوەمانە باسێکی ئەو بابەتە بکەم کە لە پەڕی خۆت لە فەیسبوک بڵاو کردبەوە لەسەر دۆلاری سپی و دۆلاری شین لە عێراق و هەرێمی کوردستان کە ئەمە ئێستا بۆتە سەرێشە بۆ کەسانی کە تەنانەت 100 دۆلاری سپیشیان بەدەستەوە بێت. ئەم بابەتە بۆ وایە لە هەرێمی کوردستان و عێراق وە بابەتێکی تا ڕادەیەک تەبیعیە لە ڕووی داراییەوە؟
لە ڕاستیە کاک پشتیوان مەسەلەی دۆلاری سپی و دۆلاری شین ئێمە لەوە تێبگەین کە تەنها لە عێراق و هەرێمی کوردستانە نیە و بابەتەکە تا ڕادەیەک لە چەند ساڵی ڕابردووە لە هەندێک دەوڵەتی دراوسێ ئێمە تەواجودی هەبوو بۆ نمونە ئێرانیشێکە لەو دەوڵەتانەی کە لە ڕاستیەت دۆلاری سپی زۆر بە کەمی لەوێ سەرفەکرێ و وەگەر هاوڵاتیشی ئێرانیش دۆلارت لێ بکڕێ بە دوای دۆلارێکی شی ناکەڕێت لە مقابل دۆلارێکی سپی لوبنان بە هەمان شێوەیەکێکە لەو دەوڵەتانەی کە دۆلاری سپی زۆر زۆر بە زەحمەت لێ وەرەگیرێ من کۆتاژار کە لە سەفەری کۆتاییم لێ بوو مانگی چوار بوو مانگی چواری 2025 لە ڕاستیە هەندێک پێداویستیم کڕی لە فڕۆکەخانەیەوێ دۆلاری سپیم پێ بوو کە بە هیچ شێوێک دۆلارەکان قبول نەکرد و هەتا ناچار بووم کە هەندێک لە ئەشیاکانم بگەڕێنەوە لەبەرەوە دۆلاری پێم بوو بەشێکی زۆری دۆلاری سپی بوو لە تورکیا هەمان کێشە هەیە لە ڕاستە لە سووریا هەمان کێشە هەیە لە عێراقیش ئەم دەوڵەتانە کە لە لیبیاش ئەم کێشەیە هەیە ئەمانەی کە باسمان کرد ئەم جۆرە لە دەوڵەتانە تا ڕادەیەکی زۆر بانکە ناوەندەکانیان سەیطرەیان نییە لەسەر کۆنتڕۆڵکردنی بازاڕە داخلیەکانیان و بە جۆرێک لە جۆرەکان نەبوونی سیستەمی بانکی نەبوونی کۆنتترۆلی ڕاستەخۆی حکومت لەم بازاڕە ڕەشانەیە تا ڕادەیەکی زۆر ئەکرێ مەجال بۆ تەزویرات دروست بێ بۆ نمونە بە جۆرەی ئامارێک لە تورکیا باس لەوا کرێت کە بە ڕێژەی 350 میلیۆن دلاری سپی تەزویر لە ناو بازاڕەکانە وجودی هەیە و بانکی ناوەندی تورکیا چەند جارێک هۆشداری داوە لەم بابەتە هەردووکیان بەنسبەت لێدوانی فەرمی بانکی ناوەندی ئەمریکاش سەبارەت بەم بابەتە ئەوەیە کە ئەڵێ هەردووکی دۆلارێکی فەرمی و دۆلارێکی ڕسمیە بەڵام دۆلارە شینەکە لەبەرەوەی کە چاپی نوێیە بەڵگەنامەی هەیە پشتڕاست کراوەتەوە لەلایەن بانکی ناوەندی ئەمریکا سریال نمبەرەکانی بە باشی کۆنتترۆل کراوە ئەو جیهتانەی کە بۆی چوە تا ڕادێکی زۆر تۆمار کراون ئەکرێت 100% نییە بەڵام ئەکرێت باشتر بە دوواداچوونی بۆ بکرێت پشتڕاست بکرێتەوە و لە ڕووی دەمارە ئەمنیەکانیشی دروستکردنی دۆلاری شینەوە تا ڕادەیەک لە دۆلارە سپیەکە بەقوترە بەڵام بانکی ناوەندی لە هیچ فەرق و جیاوازیەک نییە لە نێوان دۆلاری سپی و دۆلاری شین و هەردووکی دۆلاری بە چارەسەر زانی پێویستە بۆ شێوەیەش مامەڵێ وەکو شارەزایەکی لە ڕاستیان من پێم ئازانی چۆنە چارەسەرەکەی لێرە بەڕاستی تۆزێک زەحمەتە لە بەرەوەیکە ئێمە سیستەمێکی بانکی ڕێکوپێکمان نییە ئێمە دەستگایەکی نیشتیمانیمان نییە کە ساڵانە پیاچوونەوە بۆ مەسلەی تەزویرات و هەڵسەنگاندن بۆم بابەتەکە چەند لە بازار هەیە لە کۆی بۆ نمونە 100 میلیۆن دلار چەندی تەزویر دەرەچێت یعنی پرسنتج ڕێژەیەکمان لابێتەوە کۆی ئامارێکی دقیقمان لابێتە ئێمە یعنی ئەمەم پێم وایە ڕاستەخۆ پەیوەندی بەوەیە کە تا چەند حکوومەت دەتوانێت کۆنتترۆلی بازاری ڕەش بکە ئەویش بەچیە بێ خۆی ئەمە لە ئەساسە زەختی ئەمریکیەکانە لەسەر ئەم دەوڵەتانی کە لێرە باسمان کرد چونکە ئەم دەوڵەتانە سیستەمەکانیان تا ڕادێک مەرغوب نیە نیزامی بانکیان تا ڕادێک جێکی نیە مەسلەی سپیکردنەوەی پارێتیان مەسلەی بە قاچاقبردننی پارێتیایە مەسلەی بازرگانی نایاساییتیایە چەکی تەزویر و مزەوەر هەیە ینی ئەم دۆلار سپیانە تا ڕادەیەکی زۆر لەم ڕێگانەوە دێنە ناو بازارەوە و مقابلەکەشی دۆلاری شینی لە بەرامبەر هەڵەگیرێ ئەم بابەتە پێویستی بە توانە و سەیطرەی حکومت هەیە بە شێوەیەکی گشتی و پێویستە میکانیزمی گونجاوی بۆ بدۆزنەوە تاوەکوی کە ڕێگە لە چی بگرن ڕێگە لە دراوی ساختە بگرن لە لایەکی تریشەوە ئەم بابەتە پێویستی بەوە هەیە بەڕاستی مەسلەی دۆلاری سپیوشین سیستەمە بانکەکە تەمانەمەد بووەکە کە سەرچاوەکەی بزانیت حکوومەتی ئەمریکی بانکی فیدراڵی ئەمریکا ئاڵێ هەر دۆلارێکی ئەمریکی بەبێ ڕەچاوگرتنی سپی یاشینە ئەگەر سەرچاوەکەی وازح و دیار بوو هیچ کێشەیەکتان لەگەڵی نەبێ وەتوان بەکاری بێن بەڵام بەکارهێنانی دۆلارێک کە سەرچاوەکەی دیار نییە لەوانەیە بباتە ناو مامەڵەیەکی نایاساییەوە کە لە ئەساسا تۆ خۆت ئەمەش بانکەکان والێکە بانکە جیهانیەکانیش بەتایبەتیوانەیە کە تیجارەتیان لەگەڵەکەی لە دەرەوە لە مەسەلەی دۆلاری سپیا زیاتر تەرکیز دەکەن ینی ئەوانش بە ئاسانی قبوڵی ناکەن بۆیە ینی معادلەکەم پێکەوە بەسراوە ئەکە بە ئاسانی قبوڵی ناکەن لەوانەیە پرۆسەیەکی زیاتری بە چێکردنەوە و ئەوانەی بەراورد بە دۆلارە شینەکە لەبەرەوە بەرهێنەر و بازرگانیش عادەتەن پێی خۆش نییە کە حەزی لەیە کە بە دوور بێ لەم دۆخانە لەبەرەوە کە فەرقەکە لە بازاڕا دروست بۆ پێم وان نییەش کە بە ئاسانی تۆزێک چارەسەر بکرێت لەبەرەوەی کە شتەکە تەنها لە عێراق وەرێمی کوردستان نییە و باسم کرد لە بەشێکی زۆری دەوڵەتی دراوسەکانی ئێمەش چکە عیلاقاتێکی تجاریمان لەگەڵ ئەم دەوڵەتانەیەک و ئێران و تورکیا بە تایبەتی هەیە و ئەوانیش بە ئاسانی قبوڵی ناکەن لەبەرەوە کێشەکە پێم وانێ بە ئاسانی چارەسەر بکرێت. بەڕێز هەرێم ڕێبوار شارەزای بازاڕە داراییەکان زۆر سپاس ماندوومان کردی.